چەوشەیەکی هەولێریت پێخۆشە. ئەدیکو مارە باپ لە بەرز مرم. وەچی برەی ئەدیکو خۆت نویکە لە بریەوەم بڵێم بۆ ئەڵێن لۆ ئەو شێم زۆر وەلاوە جوانە. لۆکەیان زۆر خۆشە. لۆتۆی دەکەم. خەڵکی شوێن دەری. چ خاسێتێکی هەولێریت لا تایبەتە؟ خەڵکی هەولێر زۆر میوان دۆستن. میوان دۆستێکیان زۆر میوان دۆستن. دڵپاکن بەڕاستی خەڵکەکەی خەڵکێکی میوان دۆستن. میوانداری و بەڕێزەکانی کۆمەڵایەتین میوان دۆستن. خزم دۆستێکیان یعنی کاتێک کەستە هەولێرەوانێ وا هەز ناکەکە لە شارێکی بێگانایی خۆڵکی زۆ خەڵکەکەن و بەخۆڵقن. حەز بە شوێنێکی هەولێر دەکەی؟ قەڵا قەڵا طبعاً قەڵا و لەگەڵ منتەقەی ئیسکان جوانن. هەرچی مە بچۆم بۆ هەولێر ئەچم بۆ چاخانی مچکۆ. سەر قەڵات لای مەچکۆک چایخانی مەچکۆ و بازاڕی لەنگەی هەولێریش. ئۆکێ ئەو پرسیارەکە بە تۆزە بیری لەکەمەوە لای قەرات بە دەردی خۆیانەڵەن حتمما قەڵا. دەوان لای قەڵا و چایخانەی مەچکۆ. چیت هەیە بۆ خەڵکی هەولێر؟ تەمەنەی ئەوە کەم کە هیچ کاتێک ئەو لایەنە لێک نایەتەوە شارچێتی خەڵکی هەولێر بێ یاخود سلێمانی بێت دوجار هەمومان کوردی. هیوادارم هەمیشە میوان دۆست بن. خۆشەویستیم بۆیان هەیە وەکویانی هاونیشتیمانیانی من. ڕێز و خۆشەویستیم بۆیان هەیە و نیشانی باشن. بەمانای کەلیمە کەسانی پاک و دڵگەرمن یعنی سڵاو ڕزمێ بۆیان ئەول بۆ ئەهلە جوانە بۆ ئەهلە میوان دۆستە. وەڵا هەر برایەتی و خۆشەویستی و میوانداری لەوە زیاترم لێ هەموو برای منن خۆشەویستی ئەمەی. خەڵکی هەولێر زۆر خۆشەویستن. هەر لە خۆشیە هەر کاتی هاتنە سلێمانی ماڵی هەمومانە سلێمانی. ڕێز و خۆشەویستیم هەیە هەمیشە سەر بەرز و سەرفراز بتان بینم شارێکی دڵگیر و خۆش و هەر بمێنن.